پەرستۆ بولبولێکی پیرۆز و خۆشقەدەمە و ئێستا بیر بکەنەوە ئەو بولبولە چ گرنگیەکی بۆ رووسیەکان هەیە و ئەو خەڵکانەی لە بەفر و بەستەڵەک و سەرمادا ژیان دەکەن. رووسیەکان چی بە پەرستۆ دەڵێن؟ دەڵێن لاستوچکا، بولبولێک کە بۆیان پیرۆزە و دیتنی نیمادە لە تەوابوونی سەختیەکانی زستان و گەیشتنی دەورانی خۆشی بەهارە. بەڵام لەمێژە کە لە ئەدەبیاتی سیاسی ئێراندا و بە تایبەتی جیهان پەرستۆ واتایەکی تازەی پێبەخشراوە، مانایەکی تازە کە لە فەرهەنگی وشەکانی ئەمنیەتی رووسیاوە هاتووە. لە رووسیا پەرستۆ تەنها پەیامهێنەری بەهار نییە، بەڵکو لە دینی مەسیحیەت حوکمی ئاینیشی هەیە. لە فەرهەنگی خەڵکی رووسیا باوەڕێک هەیە کە دەڵێ کاتێک ئیسای مەسیح لە چاقدراوە تاجێک لە دڕوو لەسەر سەری دادەنێن و لەو کاتەدا پەرستۆکان بە دەوری مەسیح بازنەیەک پێک دێهێنن و هەوڵیان داوە کە تاجەکە لەسەری لابرن تاوەکو لە دەرد و ڕەنجی کەم بێتەوە. هەر ئەم هۆکارەوای کردووە رووسیەکان باوەڕان وابێ دەنگی پەرستۆ تەسبیعی خودایە و هەمان دەنگ کە ئینگلیزیەکان پێی دەڵێن تویت. ئەو تۆڕە کۆمەڵایەتەی کە ناوی تویتەرە لە هەمان دەنگی پەرستۆ وەرگیراوە، بەڵام لەو کاتێکە ئیلۆن ماسک هاتە سەرکار ناوی تویتەری گۆڕی بۆ ئێکس. لە ساڵی 1930 زاینیدا OGPU سازمانی ئیتلاعاتی هەواڵگری سۆڤیێت OGPU واتە ئیدارەی سیاسەتی هاوبەشی، لە ڕاستیدا هەمان سازمان کە لە دوای شەڕی جیهانی دووەم ناوی بوو بە KGB بە واتای کۆمیتەی ئەمنیەتی دەوڵەتی هاتووە و چەند کارێکی تایبەتی کرد. یەکێک لەو کارە گرنگانەی دروستکردنی فێرگەیەک بۆ فێرکردن و تربیەتدانی سیخۆڕ بوو، فێرگەیەک بە ناوی قوتابخانەی خصوصی لێنین و قوتابخانەیەکی دیکە کە لە مۆسکۆ بە شێوەیەکی تایبەت دروستکرا بوو، سیخۆڕی تایبەتی تێدا فێردەکرا. لە دوای ئەوەوە قوتابخانەیەکی دیکە لە مەنتیقەی کازانی تاتارستان دروستکرا بە هەمان ئامانجی تایبەت. ئەو دوو قوتابخانەیە دوو بەشی نهێنی هەبوو، بەشی یەکەم ناوی هێلانەی پەرستۆکان بوو، بەشی دووەم ناوی تەڵەی قەلەڕەشەکان بوو. لە هێلانەی پەرستۆکان کچانی جوانی رووسی لێبوو و لە تەڵەی قەلەڕەشەکان کوڕانی سەرنجڕاکێشی رووسی لێبوو. ئەو کچ و کوڕانەی کە جگە لە جوانی و ڕێکوپێکی جەستەیی دەبا چەند سیفەتێکی دیکەشیان تێدا هەبا، وەکو زیرەکیەکی لە ڕاددەبەدەر کە دەبا لە ئەزموونە سەختەکان توانی بەیان دەرچووبان و دەبا لە چەند زمانێکی دیکە شارەزایان هەبا. ئەو قوتابانەی کە لە قوتابخانەی لێنین و کازان بوون دەبا فێرکاری پێویستیان بۆ فێربوونی تێکنیکی سەرنجڕاکێشان و شارەزایی سێکسی فێرکرابان تاوەکو بۆ ئەرکەکانیان ئامادە بن کە پلانیان بۆ دانراوە. ئەو ئەرکانە ناسابوون بە هانیتراپ یاخود تەڵەی هەنگوین و ئەرکیان ئەوە بوو کە دیپلۆماتەکان و مەسئولەکان لە دەرەوە و ناوەی سۆڤیێت هەبوون تەڵەیان بۆ دابنەوە. ویستیان خزمەتێکی گەورە بە سۆڤیێت بکەن و خزمەتێکی گەوریان بە سۆڤیێت کرد. دانانی ڕوخسار لەگەڵ سیاسەتەکانی سۆڤیێت و گۆڕانن بۆ جستەی ئەم جەڵهێزە جیهانیە و لەگەڵ ئەمەش زانیاری زۆریان دەست دەکەوت کە بە هیچ ڕێگایەکی دیکە بەدەست نەدەهێنران. پەرستۆکانی رووسیا توانن باڵێزی فەڕەنسا لە مۆسکۆ لە ساڵەکانی سەدەی 50 زاینیدا تەڵایان بۆ دابنێنەوە. پیاوێک بە ناوی مۆریس دێژان کە هاوڕێی نزیکی ژێنەرال دۆگێر بوو کە سەرۆکۆماری فەڕەنسا بوو کەوتە ناو تەڵە لەلایەن پەرستۆکان کە یەکێک لە گەورەترین ڕووداوە سیاسیەکان بوو. لە ساڵی 1980 زاینیدا راپۆرتێک درا کە زۆربەی ئەو ڕۆژئاوانەی کە لە مۆسکۆ بوون ئەوە بەدڵنیاییەوە پەرستۆکان یان قەلەڕەشەکان بوون. قەلەڕەشەکان لە ئەرکەکانیاندا لە پەرستۆکان سەرکەوتووتر بن. بۆ نمونە نیکۆلا کۆزەنتف لەگەڵ هاوسەرەکانی باڵوێزی دەرەوەی پەیوەندی هەبوو لە مۆسکۆ بە نزیکەی لە 100 سەرکەوتوو بوون. ئەو پیاوە دوو سەرکەوتنی گەورەی لە کارەکەی بەدەستهێنا بوو، ئەویش لە دروستکردنی پەیوەندی لەگەڵ هاوسەرەکانی باڵوێزەکانی ئێراندا بوو. پەیوەندیەکەی لەگەڵ هاوسەری محەممەد ساحید مەراغەی و مەجید ئاهیرو بوو کە مەجید ئاهیرو دەبێتە باپیرەی شەهریار ئاهی کە یەکێک لە ڕوخسارەکانی ئۆپۆزیسیۆن بوو. ئێمە لە مێژووی پەرستۆکان و قەلەڕەشەکان پەرستوو و قەلەڕەشەی هاوڕێگەزخوازیشمان هەیە، بۆ نمونە جان واتکینز و نیمۆدلیۆنات، بەڵام هەموو کات ئەم تەڵانە سەرکەوتوو نەبوون. بۆ نمونە ئەحمەد سوکانۆ کە سەرۆککۆماری وڵاتی ئەندۆنێزی بوو نەکەوتە ناو تەڵەی ئەم گروپانەوە. لە مێژووی ئێراندا پەرستۆکان و قەلەڕەشەکان چەند مێژوویەکان هەیە، بەڵام بۆ گەیشتن بە جێپێی پەرستۆکان دەبێ بگەڕێنێ بۆ دواوە. لە سەردەمی نەتەوەیکردنی پیشەسازی کاتێک پەروەندەی شەڕی ئێران و ئینگلیز لەسەر ئەوەی باشوور چوو بۆ کوێ چوو دادگای نێودەوڵەتی یان هەمان دادگای لاها. لەلایەن ئێرانەوە دکتۆر کەریم سەنجابی وەکو نوێنەر لە دەستەی دادوەراندا
لە دادگای لاهە ئامادە بوو. محەممەد مستەق و تیمی یاسایی ئێران هەڵدەستون دەچن بۆ دادگای لاهە پشتیوانی دەکەن و دەگەڕێنەوە، بەڵام سەنجابی دەمێنێتەوە لەگەڵ دادوەران و دادوەرەکانی تر بەردەوام دەبن لە پرۆسەی حکومدان. لە هەمان ئەم ڕۆژانەدا ئافرەتێکی ڕۆژنامەنووسی فەڕەنسا بەمبەستی بەدەستهێنانی زانیاری گرنگ ئامانجی خۆنزی خستنەوە لە سەنجابی دەبێت، بەڵام پاژماوەیەک کە سەنجابی لە ئێران دەڕوات سەرۆکی ئێلسالڤادۆر دەستەی سوێند خواردووی لاهە بە دکتۆر سەنجابی دەڵێت کەم ئافرەتە ڕۆژنامەنووس نەبووە، بەڵکو یەکێک بۆ لە سیخوڕەکانی ئینگلیز واتە پەرستوەکان. ئایا مێژووی ئێران لە نادنی پەرستوەکان هەلێرەدا تەواو دەبێت؟ نەخێر. ساواک بۆ هەندێک لە ڕۆحانیەکانی تاران کە دەچن بۆ منبەر دژی شا ئامادە دەبوون، پەرستوەکانیان بۆ ڕەوانە دەکردن. کاتێک ئەم پەرستوانە بۆ ڕۆحانیەکان ڕەوانە دەکران، چەند وێنە و ڤیدیۆیەکان لێ بڵاوبوونەوە. محەممەد فەلسەفی، جەبحەر شجوونی، عەبدوڕەزا حەجازی، محەممەد قومی ئەو کەسانە بوون کە ڤیدیۆ وێنەیان لێ بڵاوبوونەوە. هەموو ئەمانەش پێشۆڕشی 57 بوو کە هیچ گرنگ نەبوو، تەنانەت ئازادیش بوون لە ئەنجامدانی و ئەم کارانە ئاسایی بوون. بەڵام کاتێک شۆڕش کرا، هەموو یاساکان گۆڕان و سنوور دەرکران بە شێوەیە کە بێ ئابڕۆیی ڕسوای دەهێنا بۆ ئەوانەی کە زۆر مەسەبی بوون. ئافرین چیتساز وەکو پەرستوو کە لەگەڵ 5 کەس لە وەزیرانی دەوڵەتی ڕۆحانی پەیوەندی هەبوو، واحەلی جەنەتی لە بەرهەمان هۆکار وازی لە کارەکەی هێنا. پەرستوویەکی ئیسرائیلی بە ناوی کاترین شەگرەم کە ئیدعای موسڵمان بوونی هەبوو و سەرنجی زۆرێک لە مەقامەکانی ئێرانی ڕاکێشا بوو، پەیوەندی لەگەڵ ئیبراهیم ڕەیسی هەبوو کە پاشان دەگەڕێتەوە بۆ ئیسرائیل و باسی نهێنەکانی ئێران لە مەقالەیەک لە ڕۆژنامەدا باز دەکات. دوو ئۆپراسیۆن کە کۆمەڵگەی ئێرانی زۆر شڵەژان و کاریگەر بوون، یەکەم کوشتنی فاتمە قائیم مەقامی، دووەم محەممەد حەلی نەجەفی شارەوانی تاران و هاوسەری دووەمی میترا ئوستاد. کە باز لەوە دەکرێت میترا ئوستاد پەرستوو بۆ وە محەممەد حەلی نەجەفی خۆی دیکوژی و زیندانی دەکرێت. لە زۆربەی وڵاتەکان لەبارەی ئەمنیەت و زانیاری دواوین، ئەم وڵاتانە هەمویان لەلایەک وڵاتی ئیسرائیل لەلایەک. ئەو کەسەی کە پەروەندەی بۆمبی هەستەی ئیسرائیل لە ئینگلیز ئاشکرا کرد کەوتە داوی پەرستوەکان. بۆ نمونە زیپی لیڤینی وەزیری دەرەوەی پێشووی ئیسرائیل ماوەیەک لە فێرگەی پەرستوەکان بوو و خزمەتی بە وڵاتەکەی کردووە. تەنانەت خانمی ریتا مەعشوقەی مەحموود دەرویش شاعیری میلی فلیستین کە زۆربەی شیعرەکانی بۆ مەعشوقەکەی نووسی بوو، دوای ماوەیەک زانیوێتی کە پەرستوو بووە. ئەمڕۆ لە سەردەمی تەکنۆلۆژیا تەڵەی هەنگوین یان هەمان هانیتراب تەنها بە ئەزووری نییە، بەڵکو ئێستا تەڵەی هەنگوین لە ڕێگەی تۆڕە کۆمەڵاتیەکانەوە هەیە. هەروەها دەوڵەتی داگیرکەری ئێران پەرستوەکانی بە شێوەی ئارایشگەر، مامۆستا، خوێندکار و مۆدێل و هەتا دوایی دەنێرێ بۆ هەرێمی کوردستان بۆ مەبەستی سیخوڕێکردن و بەدەستهێنانی زانیاری بۆ ڕێژیمی داگیرکەری ئێران، بەڵام خۆشبەختانە هیچیان سەرکەوتوو نەبوون و هوچەڵ بوونەوە.